دەست پێ بکەین کارکردن لەگەڵ نێچیڤان بەرزانی خۆشە؟ من تەجروبەیەکی زۆرم هەیە لەوێ لە ئەو سەرۆکی حکومت بووە من وەزیری پێشمەرگە بووم بە حەقەت لە ئەدای لە معاملەی لە گوێگرتنی لە وەرگرتنی ڕێی لە هەموویە زۆر ڕازی بووم یعنی ڕۆژێک لە ڕۆژان هەستم نەکردووە فەرق وەکو جیاوازیە بکات لە بین یەکێ بۆ یەکێکی تر لە بین یەکێ بۆ یەکێکی تر لە وەزیرەکانە وەک زیاتریش ئەتوانم بڵێم تەماشای ئیشکردنی کردووە کێ دڵسۆزترە کێ ئیش باشترەکە کێ کار باشترەکە کارکردن لە کابینەی نوێیە پێ دوایە چۆنە بێ بەپێی ئەو ئەزمونەی کە ئەو هەموو ساڵی ڕابردوو هەبووە بەحقەت مەرحەلەکان فەرقی هەیە چاکت سەر نەبێت و ئەتوانین نانەکەشمان بخۆین مەرحەلەکان فەرقی هەیە مەسەلەن ظروفێک و زمانێک کە مەسەلەن نێچیروان بووە بە سەرۆکی حکومت لە دوای شەڕێکی پێزەونی شەڕێکی ناوخۆ بووە کە دوو ئیدارەیی هەبووە مەسەلەن یەخستنەوەی ئیدارەکان کارکردن لەو ظروفانە دروستکردنی سقە لە بینی هەردوو لا بە تایبەتی پارتیویەکێتی ئەوە کارێکی زۆر قورس بووە کە مەسەن ئەتوانین بڵێن کاگنەسیوان دەوری ئەساسی و کاریگەری هەبوو لە ڕێخستنەوەی ئەو حکومەتە و لە یەکگرتنەوە و لەوەی کە بتوانین هەردوو ئیدارە یەک بگرێتەوە هەست نەکەی بەوەی کە فەرق و جیاوازی هەیە لە سووری باسی واکەی کە هەردوو ئیدارەیەکیان گرتوێتەوە خەڵکی ئێمە قورسایی زۆری تێپەڕان بە تایبەتی لە دوای قەیرانی دارایی و هاتنی داعش ئەوەی کە ئێستا خەڵک قورس بێ بەلایەوە کە هەرگیز بڕوای پێ نەکا ئەوەیە کە هێزەکانی 1970 بگرنەوە بۆچی ئەم پرسە وا قورس بۆرە لای خەڵک پێم وایە هیچ قورس نییە ئێمە تەجروبەمان هەیە تقریباً 12 وە لە یەکێتی و هێزەکانی یەکەی 1970 هەروە هی حیزبەکان سۆشیالیستە شوێعیە زەحمەتکێشانە لەگەڵ ئەم هێزانە یەکی گرتووەتەوە بە شەڕی داعشیش باشە بەڵام بە شێوەیەکی فەرمی بە تەواوەتی هەتا ئێستا ئەوترێ هێزەکانی 70 و هێزەکانی 80 ئەو هێزانکەیەکی گرتووەتەوە مەسەن بیبینە لە شەڕی داعشا وەک یەک هێز وەکو یەک گیان ئەم پێشمەرگانە شەڕیان کردو بە یەکەوە لە سەنگەرێکا شەهیدن بەڵام خۆمان دەزانین کێشە و مەشاکیل زۆرە بۆ یەکگرتنەوەی یەکێک لەوانە لە نەبوونی میزانیە لەو ظروف و زەمانانە کە میزانیە پێویست بوو بۆ ئەوەی کە ئێمە بتوانین پێویستیەکانی یەکگرتنەوەی هێزەکانی 70 پێویستی بە میزانێکی زۆرە پێویستی بە میزانی زۆرە چونکە ئێمە تاکو ئێستا معسکەراتی تەواومان نییە مەراکیزی تەدریبمان نییە لە ڕووی تواننا و مەشق پێکردن و ڕاهێنان و ئەو چەک و تەقەمەنیانەی کە لە بەردەسایە هێزەکانی 70 لە پێشیان هێزەکانی 80 تقریبا دەتوانم بڵێم وەکو یەک وایە یعنی ئەوە نییە کە بڵێ شتێکی وایە یەکەی 1970 ئێستاکە شەڕی داعش هاتوۆتە پێشەوە کە شەڕی داعش شەڕی هەموو هێزەکانی پێشمەرگە لە سەنگەرەکان بوون لە پێشەوە لە ئەوەی سەبەبێکی تریتی و ئێستاکیش کە هاتوۆتە پێشەوە بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگە من پێم وایە لە زۆر ئاسانە وەکاری جدیشی لەسەرکرێکە بۆ لە دوای ئەوەی کێکێتی نیشتمانی کوردستان بە توێ ڕاگەیاند کە تۆ بەربژێرەکە بۆ پۆستی جێگیری سەرۆکی هەرێمی کوردستان ئەگەر پارتەکەی خۆت تۆی سەرپشت کردایە کە شێخ جەعفەر موستەفا خۆی کەسێک هەڵبژێرت بۆ فەرماندەی هێزەکانی 70 تۆ کێ دیاریە کرد بەحقەت ئێمە فەرماندەی زۆر ماندوو هیلاکمان هەیە زۆر لەو فەرماندانەیش هەمووی دەورەی قیادەیان بینیوە ئەمێ پێم بڵێیت ئەگەر تۆ سەرپشت بکرابای کێ دیاریە کرد بەحقەت من مجموعەیەکە بوون کە هیچ گینێکی نەبوو بەڵام ئەمڕۆ کاک مستەفا بینراوە کە کەسێکی ملائیمە مستەفا چاوڕێژ کەسێکی ملائیمە و هەروە ناوێکی دیاریکرا لە مەشکتان بڵێ من فڵان کەسم دیاریە کرد یان ناتوانانی هیچ ناوێکمان لە مەشکان نەبووە بەڵام مجموعەیە برادەر فەرماندە ئەخم خۆم چونکە بەحقەت هەموو مەسئولی هەمویان بوو مثلا یەکێک لەوانە مەسەن کاک محموود سەنگاوی بووە ناوی مەکتەبی سیاوە بۆمە مەسئولی محور ینی التزامێکی کامیل بە درێژایی شەڕی داعش لە جەبهەکە بووە و مقاومەی کردووە لە ئازادکردنی ئەرزا
مثلا کاغاسو ئەڵمانی دووبارەیەکی گوڵان هەرچەند مەسوولی مەڵبەن و پێشمەرگەیەکی کۆنە و فەرماندەی پێشمەرگە بووە لەوانە بووە مەسەن کاک حامی حاجی غالی زۆرمان هەیە ئێمە لەو فەرماندانە بەڵام کاک مستەفا هەم لە شاغ مەسوولی هەمومان بووە هەم لێرەش مەسئولی مەڵبەنی ڕێخستنی پێشمەرگە بوو لە ناوینەکانە باستێکی ئەوە بکەین کە بەلای شێخ جەعفەرەوە کورد بە ئاسانی دەتوانێت بگەڕێتەوە کەرکووک؟ من پێم وانییە ئەوەندە ئاسان بێ ئەو هێلکە ڕۆنە بە ڕۆنی خۆماڵیش کردوتەوە سار دەبێتەوە نانەکەش خۆ ئەتوانین ینی گفتووەکانمان بەردەوام من پێ دوایە توانێت بە ئاسانی بگەڕێت بە ئاسانی من پێم وانییە بە ئاسانی بگەڕێتەوە بۆچی ناتوانێت لەبەر ئەوەی تاکو ئێستاکی ئەگەر ئێمە ببینین عەرەبە شۆڤێنیەکان یا ئەو حیزبە تورکمانیە متەتەڕیفانەی کە هینن دژی گەڕانەوەی پێشمەرگەن ئەوە یەکێکی اینجا لەلایەن حکومەتی مرکزیشەوە حکومەتی مرکزی و ڕێگری زۆر هەیە نەسەن ئیسەکە ڕئیسی وزەرا ئەوێ هەنگاو بنیە بۆ تەطبیقکردنەوە بۆ چارەسەرکردنی کێشەکان بۆ ئەوەی هێز عێراقیان کابینەی نۆ بەلایەوە پرسێکی زۆر گرنگە بۆیە لە ئێستاوە کاری لەسەرەکە بەڵێ باشە با باسێکی ئەوە بکەین کە شێخ جەعفەر بۆچی ئەم پێ ئەوترێ شێخ جەعفەر کێ ئەم ناوەی لێناوە کێ سەرەتا بۆ بانگی کردووە و لە ناو هاونیشتیمانیان و لە ناوە بۆ نمونە پارتەکەی خۆشیاوە بڵاو بۆتەوە بەڵام بەحەقیقەت من خۆم لە ئەسڵا ئایلەکەمان ئایلەیەکی شێخین باشە کە توشمەتە دەرەوە لە ناو پێشمەرگا هەموو پێشمەرگەکان بە شێخ جەعفەر یاخود هەندێک لە برادران بە شێخە بانگیان کردوم یعنی لە فەرماندەکان ینی وەکو خۆشەویستیەکیش بە شێخە بانگیان کردوم بەڵام هەموو پێشمەرگەی خوالی خۆش بوو بەچی بانگیە کردی هەر بە شێخ جەعفەر هەر پێوتی شێخ جەعفەر شێخ جەعفەر لە ژیانیا چ شتێک هەیە کە زۆری حەز لێیە ینی ناتوانێت بەبێ ئەوە بژی ناتوانێت دەستبەرداری بێ وڵی ئەو پێشمەرگایەتی ئەو خۆشەویستی بەحەقیقەت ئەگەر تۆ مەحسابی من باپیرم لە شۆڕشی شێخ مەحموودایەکێک بووە لە فەرماندە ناوبانگەکان شەهید بووە باوکم لە سەرەتای شۆڕشی ئەیلولەوە پێشمەرگە بووە و دەوری خۆی و دەوری کاریگەری هەبووە خۆمان هەمومان من و براکانم هەموو پێشمەرگە بووین لە شۆڕشی ئەیلولە باشە با تۆزێک لە سیاسە دوور بکەوینەوە و بێنۆنێ و ئەو خوانەی کێسا لە بەردەمانایە کاک شێخ زیاتر شتی کوردەواری خۆمانەخوا ینی بۆ نمونە ماستی کوردی هێلکەی کوردی یان ئاساییە بەلای بۆ نمونە ماستێکیش کە لە دەرەوە هاور دەکرابێ بیخوا من لەگەڵ خواردنا زۆر مشکلم نییە بەڵام مەسەن مفەزەل شتەکانی خۆمانە ینی بڵین ماستی مفەزەل ئەوەیە بەڵام ئەگەر نەبێت بە مەخەیاڵمانایە نان و ماست بێ نان و ماستی هەر شوێنێ بێ هێلکەیەکی هەر بێ گۆشتی هەر شتێک بێ بەرەوە بەحەقیقەت من قەت لە خواردنا جگە لەم بەیانەیە ئێمە ئەزەتمانای بۆ نمونە هێلکە ڕۆنەکەت بۆ کردین بەس بەیانیەک هەیە لە خەو هەستیت و بۆ نمونە کەس نەبێ خۆت هێلکە ڕۆنەکە بکەی یان بۆ نمونە نانێکی بەیانی حازرکەی چاوی لێ بنی بەپە لەو پاروێ نابخۆیت و ئەنجام بچیت بۆ ئیش من بەیانیان بەحەقیقەت زوو هەڵەسم کەسی وا هەڵنەساوە کاژێر چەند هەڵەستی بەیانیان بەیانی وایە ئەکسەری بەیانیان لە 5:30 ئەسڵاو ماتومەتە دەرەوە لە ناوچێکە هەر خەبەر مەبێتەوە هەر چ وەختێ بخەوم باشە کاک شێخ بەیانیان وەرزشەکە هەندێک جاری کەم بەڵام زۆربەی بەڕاستی مەجالم نییە ئەگەر مەجالم هەبێ ینی لە زۆربەی بۆنەکانە تەنانەت لە هەندێک وەفدیشا کە جەنابتان ڕۆشتون بۆ دەرەوەی هەرێمی کوردستان ینی تۆ ئەبینین هەمیشە ئەم جلوبەرگەت لە بەرایە ینی هەر لە منداڵیەوە ڕاهاتوویت لە بەروەی پێشمەرگە دەمێکە ینی بوویتە پێشمەرگە بۆیە یان ئەمە حەسێکی خۆتە من لە مناڕی و هەرجلی کوردیمان لە بەرا بووە بەڵام من کە ئەیش بینم هەر کەسێکە بینم یعنی لە نەتەوەکانی ترە بینی لە وڵاتانە هەتا خەڵکەینەکانیان جلی هینی ئەتیادی نەتەوەکەی خۆیانیان لە بەرایە من پێشمایە جلی کوردیش جلێکی زۆر جوان لە زۆر لەو جلانە جوانترە کە ئیبینی لەبەری خەومەکانی ترا لەبەرەوە بە خۆشحاڵیەوە لە مناسبەکانیشا لە بەرما بێ شتێک کە حەز بکەی لە ڕێگەی ڕووداوە بڵێیت چی ئەو شتە؟ ئەوەی کە بەحەقەت ئێمە ئیمڕۆ میلەتەکەمان پێویستی بە یەکێتی و یەکریزی و یەکدەنگی هەیە بۆیە پێم وایە
پێم وایە هەموو لایەنە سیاسیەکان هەموو سەرکردە سیاسیەکان ئەوە بیر لەوە بکەنەوە کە ئەم گەلەی ئەمە زۆر کارەساتی گەورە و دڵتەزێنی بەسەر هاتووە. زۆر ڕۆڵەی شەهید بوو و قوربانی زۆری داوە لە پێناوی ئازادی و لە پێناوی ئەم دەستکەوتانە و تەنانەت بۆ بەدەستهێنانی سەربەخۆیی کوردستان. ئەمە بە تەنیا حیزبێک یا سەرکردێکی سیاسی بەدەست نایە ئەبێ هەموو لایەنە سیاسیەکان و یەکێتیەکان میلەتەکەمان یەکگرتوو بێ بۆ ئەوەی کە بتوانین بگەین بەو هەدەفەی کە ئەمانەیە کە ئەوش سەربەخۆییە. ئەمە یەکێکی تری بە حەقەت ئەوە کە کردوێتە ئێمە پێویستیمان ئەمڕۆ بە سوپایەکی پێشمەرگەی یەکگرتوو هەیە. پێویستیمان بە سوپایە هەیە هیچ سیمایەکی حیزبایەتی پێوە نەبێ. هی میلەتەکەمان بێ هی حکوومەتەکەمان بێ و ئەو سوپایش پڕمەشق بێ پرچەک بێ مجەهەز بێ بۆ ئەوەی ڕوبەڕووی هەموو هەڕەشەیەک بێتەوە کە ڕوبەڕووی ئەم دەستکەوتانە بێتەوە لە میلەتەکەمان. این میلەتەکەی ئێمە ئیمڕۆ پێویستی بە شەڕ نییە، پێویستی بە ئاسایشە، پێویستی بە داوای یەکڕێزی ئەکا لەگەڵ سوپایەکی یەکگرتوو کە تا ئێستا نیمانە هەمان بێ خزمەتگوزاری بۆ میلەتەکەمان. دەستەکان خۆش بێ و زۆر سپاس خۆشحاڵ بووین. زۆر سپاس بەخێر بیانێکی خۆش بۆ هەموو لایەکتان کاتێکی خۆش.